طبعا ئەمەیە پێتان بڵێم لە کوردستانی باشوور هیچ کەسێک نییە هێندەی شاسواری کوڕی عەبدولواحید نامەرد بێت نییە بەڕاستی دەمپیس چەپەڵ دووڕوو درۆزن ساختەچی تەزویرچی لەبلەبان هەرچی مکەسەراتەیە ئەم بەشەرەت هەیەی فاسد بەڵگەم لەلایەکە بەپارە لەگەڵ دەیان شاسێکسی کردووە لە مێدیاکانی خۆی دەرەوەی مێدیا و ئەلەم بابەتانە کە ئەوانە ڕۆژێک دادە هەمووی بڵاوکەم لە فریان ناکەوم من بڕواتانە بێ عەزیزان ترسنۆک بەمانە هەچی مەواصفاتی پیسێ تایەتی بە چونکە پارەی هەیە پارە بە 4 پیچ 4 لاتولوت 4 گەمژە کە خۆ گەمژە بڵێم چی کاک ئەوانش بە خەڵکێکی قڕ بەسەر نخۆ خۆیان فڕۆشتووە نان نێبی خۆیان ئەبن بە پیاوی ئەو شاسوار پارەیان ئاەتێ گوێن بە عەرز و ئاسمانەتە سوکاتی بەدار و بەردەکەن ئەی هاوار تۆ شاسوار مانگی 200,000 خۆری دا 400,000 دەیاتێ ئەو هەموو جوێنە بە من ئەدەی چۆن تۆ ویجدانە ناڕەحەت نابێ کورە ئەی هاوار ئایا معیدەی خۆری ئەوە ئەهێنێ کورە ئەی هاوار ئایا ژیان ئەوە ئەهێنێ ئینسان بە خێوەتی بۆی بژی ئایا تو شەرەفتان ئێوە سەگی ڕاون دەوڵەمەندێکی خوێڕی وەکو شاسوار ڕاتان گرێ پارەتان باتێ بەیانی تا ئێوە تۆهمە بۆ خەڵک پێشنەوە بۆ لاهوریش هەروە ئەڵێم بۆ شەنازیش هەروە ئەڵێم بۆ مانجلاریش هەروە ئەڵێم بۆ مەسعودیش هەروە ئەڵێم عەزیزان ئێوە ئینسان نابێ بێ بە سەگی ڕاوی هیچ کەسێ لە پێناوی پارەیە ژیان ئەوە ناهێنێ خۆشەویستان ژیان ئەوە ناهێنێت باشە تۆ حەیفە بەڕاستی حەیفە تۆ ببی بە پیاوی ئەم دەوڵەمەندی وەکو شاسوان ئەم قوبات ئەم هێرۆ ئەم شاناس ئەم لاهور ئەم کەس لە خۆتۆ درۆ بوو ئەم عالەمە بکەیت خۆش ئەزانی کە ڕاز ناکەیت خۆش ئەزانی کە درۆ دەکەیت خۆش ویجدانە ناڕەحەتە ئەڵێ بابە ئەزانی کە لە ساسە درۆکەی بەس تەنها زەبری پارەکە وات لێکە لە هین شاسواری عەبدولواحید لەم تەلەفۆنەی خۆما کە بەڕەسم لەلامە نامەی بۆ من نادووە پێم ئەڵێ چی ئەو نامەردە ئەڵێ تۆ نامەردی تۆ ترسنۆکی تۆ خوێڕی بۆ کاکە شاسوار لە پێناوی چییە من وام کاکە ئەی هاوار دزیم کردووە تاڵانیم کردووە چی وەڵا تۆ هەر بە منە وێری باسی قەچی لاهور و شاناز و ئەوانە تۆ باسی ئەوان ناکەی لەبەر ئەوان پیاوکوژیان هەیە کێ هەیە بقێ من باسی هێرۆی کردبێت ئەی هاوار چه هەیە بقێ من باسی مامجلاری کردبێ چه هەیە بقێ من باسی لاهوری کردبێ چه هەیە بقێ من باسی شاناز و چێو ئەمانەی کردبێ کاکە من دەیان و سەدان وتارم دژی ئەمانە هەیە دەیان قسەم هەیە دژی ئەمانە کاکە تۆ بۆ لە خۆتۆ درۆ دەکەی یان تۆ لەبەرەوەی پارەت هەیە ئەدەوێ ئارام محمەد بکەی بە گژی لاهور و ئەوانە و من شەڕ بۆ بکەم بۆ ئارام محمەد مناڵە کاکە هەزاری تۆ سەر گایە سەر کانی ناوم ئاوخواتەوە ها یان لاهورەکان و شانازەکان ئەتوانن ئارام محمەد بەکاربێنن دژی شاسوار عەبدولواحید و دژی هەر کەسێکی تر کاکەوە ئیشی من نییە شەڕی خۆتان بیکەن شەڕی ئێوە جیاوازە شەڕی ئێوە بەرژەوەندی پارە و دەسەڵات و زەوی و عەرزە و ئالەم بابەتانەیە شەڕی من شەڕێکی ئینسانیە شەڕی من لە پێناوی ئازادی گەلەکەمایە شەڕی من لە پێناوی عەدالەتایە شەڕی من لە پێناوی نان و ئاو و کارەبا و ژیانە بۆ خەڵکی کوردستان نەک بۆ گەدەی چەپەڵی خۆم کەواتە شەڕی من لەگەڵ ئێوە جیاوازە ئێوە شەڕی لەناو باڵەکانی کەیتیا شەفتانە لەگەڵ شاسوار شەفتانە شەڕی خۆتانە شەڕی من نییە کاکەجان شەڕی من جیاوازە شەڕی من لەسەر ئازادیە لەسەر دیموکراتیە لەسەر مافی پیاوانە لەسەر مافی ژنانە لەسەر مافی مناڵانە لەسەر بێکارەباییە لەسەر چەوساندنەوەیە لەسەر ترۆرە لەسەر نەعەدالەتیە ئەمە شەڕی من لەگەڵ ئێوە هەیە نە شەڕی ترم لەگەڵ کەسی تران نییە من بەڕاستی لەناو خۆتان شەفتان هەیە سەر پارە شەفتانە کاکە لاهور ڕقی لە شاسوارە شاسوار ڕقی لە لاهورە ڕقی لە نازانم چیە کاکە لەسەر پارە و دەسەڵات و بەشۆندی تایبەت شەفتانە کاکە خۆ لەسەر ئازادی شەفت ناکەن ئازادی خەڵک خۆ لەسەر مافی خەڵک شەفت ناکەن خۆ لەسەر دیموکراسی شەفتان نییە ئێوە شەفتان نییە لەسەر کە خەڵک کارەبای نییە و ئاوی و ژیانی نییە خۆتان شەهانە بە خۆتان ئەژین چ مشکلێتانەیە کاکەجان کەواتە شەڕی دەسەڵات و پارە لەسەر خۆتانەکەن قاچی ئێمە مەخەنە ناویەوە هەمووتان بۆ من وەکو یەکوان کورد و کرمانچی کەس خۆی ماندوو نەکات چونی شاسوار بۆ ئەمریکا عەزیزە چونی شاسوار بۆ ئەمریکا بەرهەم ساڵح پێشتر کۆمەڵێک هەوڵی بۆ داوە بۆ ئەم مەبەستە چوتە لای چەند کەسێکی تریش لە ئەمریکا بۆ کارە تاوان ئەبێ بزانن کە کاک نەشوام سەفا پشتیوانی لە شاسوارە کرد
تا حدێک پشوای لێکرد یعنی لەبەر خاتی کاک نوشام سەفا ماڵی مام جەلال و ماڵی هێرە و ماڵی شاناز و نازانم لاهور و ئەمانە بەگژیان ناچوو باشە کە وەختێ کاک نوشام سەفا کۆچی دوایی کرد ئیتر لە شاسوار گەشت ئەو قەناعەتە کە ترس لەسەر ژیانی لەسەر بەرژەوەندیە مادیەکانی هەیە ئەم سەفەرانەی کە بۆ ئەمریکایەکە تەنها بۆ ئەوەیە کە چەند کەسێک لە ئەمریکیەکان بە پارە ببورن تەلەفۆنێکم بۆ هات بیان کڕێت تەنها بۆ پاراستنی خۆی ئەترسێ شاسوار واتە سەفەری ئەمریکایی شاسوار بۆ ئەوە نییە کە مهمە و عەجیبە و ئالەم بابەتانە و مەشغەڵەی هەیە و خەریکی مەسەلەی کوردوچی و ئالەم بابەتانەیە بەڵکو ڕێک بۆ پاراستنی خۆی و پارەکانیەتی لەدەست نایارەکانی لە ناوچەی سێماوی لە کوردستانە بۆ ئەم بەبەسە ئێوێ خۆتان زان هەموو شتێکە مەسەلەی پارەیە مێسا من پارەم هەبێ چم لەگەڵ چێ بێ بۆ خۆم دانیشم کاکە وەزیرێکی نازانم کوێ مەجلیسی شیوخە ئەندامە چییە 500,000 دلار لێم لەگەڵم دانیشێ 1 ملیۆن لەگەڵم دانیشێ ئەمان ئاوا ڕەفتارەکەن پارە پێیاکەن بەڵاستی بە دانیشتەکانیشێ لەبەرەوە بۆ ئەمە چووە نەک بیکا بە سەفرێکی زۆر مهم و عەلەم بابەتانە تەنها کرسی هەیە و پاراستنی خۆی ئێوە شتی هێزێ پەیدا بکە بۆی خۆی پێ پارێزێتی ئەمریکیەکان بێ بەریتانیا بچێت ئەو من نازانم باشە من نمونەیەک هێنمەوە عەزیزان کەسێکمان هەیە دەربازی ناوە کە وەزیری کۆچ و کۆچبەرانی بزوتەوەی گۆڕانە ماوەیە بەر لە ئێستا ئومەمی متحیدە عەقدێکی لەگەڵ ئەم وەزیری کۆچ و کۆچبەرانە کە ئەبێ ئەم واژۆیکە کردوویەتی بۆ کڕینی بای 25 ملیۆن دۆلار خێمە بۆ ئاوارەکانی مووسڵ و دەوروبەر و ئەلەم بابەتانە کاک دەرباز هەستاوە ئەم عەقدەی یاوە بە برای شاسواری عەبدولواحید چونکە کەمیان پارە هەیە لەگەڵ سروەخانی خوشکیە باشە عەقدەکەیان یاوە بەو بە ئارەزوی خۆیان تەخشان و پەخشەنیان کردووە چەندین ملیۆن دۆلار لەم پارەیان دزیوە و لەم پارەیان خواردووە بەسەر خەڵکی ئاوارە و خەڵکی داما و ئەلەم بابەتانەوە باشە ئێخۆ کاکە دکتۆر دەرباز گەنجە کاکی گیان بەڵام گەنجەکە ئەچی ئاوا ئەکە ئەچێ عەقدێکی ئاوا کە خۆی واژۆیەکە ئەیا بە دزێکی وەکو برای شاسوار و سروە و ئەلەم بابەتانە بۆ ئەوەی کە زیاتر هەرکەڵەکەیکەن و هەموو کوردستان بخۆن بۆ خۆیان ورجیان تێرکرد باشە کاکە یعنی ئەمە کارەساتە ئەمانە چونکە پارەیان هەیە دوور لە ڕوویەوە حرمەتم بۆتان هەیە وا ئەزان ئەتوانن عەرز و ئاسمان بکڕن چونکە پارەیان هەیە نازانێ بابە چەندتان هەبێ ئێوە هەر ئەوەن کە هەن کەواتە وەکو چۆن لەناو بەتەمەنەکانە خەڵکی گەندەڵمان هەیە لەناو گەنجیشە خەڵکی گەندەڵمان هەیە دەستپیسمان هەیە فاسدمان هەیە هەموو ئەمانەمان هەیە کەواتە با کەس دانەنیشێ مطلقا بڕیار بدە ئەوەی گەنج بێ پاکە ئەوەی تەمەنی هەبێ پیسە شتیوانی بەڕاستی لە هیچ سلام عليكم نسيانا سيري سروك او سروكتا او سروك عزيمه اي سروك شاسوار بسو حوصا ام سروكانه هيش ساده نسي ام سروك ساديه وصا خليك فاصل يا اخوه تو دبنجي تو حيواني تو كلمي تو تشي تشبل اقصالك كاكي باشا كاكا ئەوە تەر کە تۆ لە جێگەکان ئەبینی ئەم میلەتەی ئێمە ئەمە حاڵەکەیەتی کاکە دوای هەموو کەسێک ئەکەوێ هەر لە خوت و خۆڕایی دوای هەموو کەسێک ئەکەوێ کاکە ژیان باشە لاپرسێ بڵێ باشە شاسوار و سروەی خوشتی و بنەماڵەکەی بۆچی بوون بە خاوەنی سەدان ببێ وەڵڵاهی ئێستا ئەو بنەماڵەیە 2 ملیۆن دۆلار هەیە بە خۆی و خوشکەکەی و براکەی و ئەلەم بابەتانە یەک کەسێک ناپرسێ بڵێ باشە ئێوە ئەم هەموو پاتانژی ئەسڵ ئەو قەسرەی ئەو قەسرەی کە شاسواری تایە بڕۆن ئێوە کە ڕەسمی لەگە بیبین ئەو قەسە لەکوێ بوو تۆ زەحمەت نەوێ کاکە ئەو قەسەت لەکوێ هێناوە چۆن کەسێ لەو قەسرا بژی ئێڵێت نیتەڕ بێت ئەگەر یاریەکە لوعبەی مخابەراتی نەبێ یایکی تو پارتی خۆیان نیان خۆڵقان دەبێ تۆ ئەدەوێ ببی بە نازانم بە چی ها کاکە ئەو گەنجەی کە ئومێد ئەڵەیە کاک شاسوار ئەم کۆمەڵگای ئێمە ئاوالەیەەکە تەنها ڕەشە وڵاخە تەنها لە جیاتی 2 پێ 4 پێ هەیە لە جیاتی 2 گوێ بۆ نمونە لە جیاتی ئەم 2 گوێ بچووکە دوژی ئاوا درێژی هەیە باشە چونکە بەس ئاوا سەری خانۆکەیکە سەری تیڤەکەیکە سەری پارەکەیکە سەری ژیانەکەی بکە ئەزانی بپرسی لە خۆت کە ئەمان لەکوێ ناویانە ئەمانە کاکە باشە لەناو گۆڕانیشە کاکە
خەڵکانێکی لە ناو بزوتەوەی گۆڕانەوە کە ئەندامی جڤاتە والله هەر کەسێ لە گۆڕانەکان پێی وابێ ئەوە کۆمەلگا ئەگۆڕێ بە ناموسم دەجاتی دوو پێ پەنجا پێی هەیە باشە کاکە ئەگەر کەسێ بڵێ وەڵا جەلال جەوهەر یەک کۆمەلگای ئێمە ئەگۆڕێ یا عومەری سێ عەلی کۆمەلگای ئێمە ئەگۆڕێ بە ناموسم دەجاتی 4 پێ پەنجا پێی هەیە بێ ئینسان ئەبێت تۆزی عاقڵ بێ کاکە ئەبێت تۆزی عاقڵ بێ تۆ من ئاوایەمەوە بەیانی بووم بە خاوەنی 500 ملیۆن دلار 700 ملیۆن دلار باشە تۆ چۆن پرسیار ناکەی بڵێ تۆ ئەمپارە لە شوێ هێنا خەرا بۆی چەپڵم بۆ لێی ئای کاکەرام گیان بە قوربانی بم چۆن شوای بێ کاکە ئێوە چین ئێوە بەشەرن کاکە کەیسێرەکەم مەجموعەم ناڵەوتکە هاتوون جێن بە ئارە مەحمەد شێ باش شاسوارم کردووە وەڵا سەرۆک شاسوارم بکە بە خۆ من ڕقم لە شاسوار نییە برێشینم من ڕێتشی لێگرم بەڵام من حقیقەتەکانی ئەڵێم هینی باوکیشم بێت باوکم بێ ڕاستیەکان ئەڵێن تۆ پرسیارکەی کاکە ئەو شاهانە ئەژی شاهانە ئەو لە تیڤیەکەیەوە آخر بەشەری ئەحمەق تۆ ئەمە بەلاتەوە ئاساییە تۆ شاسوارە بینی ئەڵێ کاکە من تەلەڤیزیۆنەکەم فڵانەکەم هەموو ئەمانم فرۆشتووە یاوە بەونە ملیۆن دلار 700 ملیۆنە 700 ملیۆنە بڵێن بەو ڕقەمە فرۆشتومە و ئێستا هینی من نییە هینی گروپێکی ترە بەڵام گروپەکە دیار نییە باش لە دواییە ئەم تەلەڤیزیۆنە کە دائەخرێ بۆ نمونە ساحەبی نییە یەک کەس دەسێ نهاتە جواب ساحەب تازەکەشی یەک قسە ناکە چونکە چیوان نییە چونکە درۆیە باشە کاکەژێ لەم شەوانەیە لە ماڵی برادرێ بووم لە سەعات 6 هەتا 12 شەو ئەو تەلەڤیزیۆنیان ئاردێ بەس شاسواری پیشانەوە بە کاڵوی بە کوڵاوی ئەو تیڤیە جگە لە شاسوار یەک کەسێکە پیشان نایەت باشە برێشینم یعنی تیڤی NRT بووە بە ئەدبوومی شاسوار عەبدولواحید شەو ڕۆژ بە کاڵی بە کوڵاوی بە ترشاوی زەلامم نەبینیەوە ئەوەندە تووشی نێرجەزیەت بوو بێ ئەوەندە خۆی بە میهیم و بەزل بزانێ ئەم تەلەڤیزیۆنە 24 ساعتە باتی شاسوارەکە بەڕەسمیەوە کاک ئەمەی کرد ئاوا نانی خوارد ئاوا هەسا ئاوا ڕۆی کاشەسەر ئەمە ئەلێ کاکە نەبڕایەوە ئەلێ کاکە ئەمە تەواو نەبوو ئەلێ کاکە ئێوە هیچ شەرم ناکەن سندان با لە تیڤیەکەیشتان باشە لە تیڤیەکەیشان بەڕاستی کاک نەوشیروان بەیان ڕسمەکەی هوشای عەبدوڵڵا بڵاوی کردبووە هی نووسینەکەی ڕسمی نەوشیروان سەفایان بڵاو کردبووە وتبی ڕسمەکان لابن کاکە ڕسمین بڵاو مەکەنەوە نەک لە میدیاکەین ئێنەوە نەوشیروان بە کاڵی بە کوڵاوی ئاوا هات ئاوای کرد ئاوای کاک شاسوار لەونەی ئەونانە دایک بوو لەونەی ئەونا نازانم چی کرد لە ڕۆژی ئەونەی ئەونا گیرا و چۆڵە لە زیندانیا بوو لە نازانم چییە ئەرێ کاکە جا ئەگەر ئەبوو غرێب ببینایە و ئەگەر وەکو ئارام مەحمەد تەواریەکەی بەعسێ ببینایە و شەکەن تێ هەڵڵایدایە و وەکو فڵان ئەم نەسوولەکە ببینایە و وەکو نازانم نەوشیروان سەفا لە نەمسا بوویتایە گەڕێتەوە بۆ شۆڕش و وەکو فڵانە فیساد چەند جا بینار بوویتایە وەکو مامڕۆسەم بۆ نمونە 6 جا بینار بوویتایە وەڵای سەرمانە کە ئینسان ABC بەڕاستی بەلایە زۆر سەیرە ئەمانە کۆمەڵی خەڵکی چەقۆکێش کاکە پشکۆنەژمەتین داعشێ بەس عراق خواتەوە کاکە خۆخواتی پارتی پارەی بەتێ بیا بە عراقەکەی و بۆ خۆ دابژێ گۆشت بژێنەوە هەر خەریکی ئەمەیە هەمەسەی حەسەنی ساختە چی هەر هە بەهەماشم کاکە مەهابەت قەرەداخی جا مەهابەت قەرەداخی کاتی خۆی و چی ئەم مەهابەتە عەزیزە ئەوە لە پاڵتاکە باسم کردووە لە ڕۆژنامەیەکە مقابلەیشی ئەڵێ بەخوا من ئەوەندە قەڵەمم خۆشەوێ ئەوەندە کاغەزم خۆشەوێ وابزانم کاتی خۆی کە من لەسکی دایکما بووم دایکم بێژووی بە کاغەزەوە کردووە واتە وەکو مانگای مالۆس هەر کاغەزی خواردووە و بۆ یەک شتەکەی کە ناو سکایتە ببێ بەنە شاعیر و نووسەر و ئارەم بابەتانە یا هاژن کە بێزووەکە هەیە سوتۆجگەرەیە خوا هەیە نازانم کەلەرمەخوا هەیە فڵاشدا خوا دایکی مەهابەت قەرەداخی بە کاغەز و عەلاگە و ئەمانەوە بێژووی کردووە هەر کاغەزی خواردووە عەلاگەی خواردووە ئەو شتانەی خواردووە ئیتر بۆیە مەهابەت نووسەر دەچووە باشە کەچی ئەم مەهابەتە بۆ خائینێکی مەسعود بارزانی ئەڵێ پێویستە ئێمە مەدالای ئاشتی بۆ وەرگین کورە بڕۆ هەی هیچ و پوچ کورە بڕۆ هەی ڕسوە کورە بڕۆ هەی تڕۆ بڕۆ هەسەری خانۆکەکە کە لە ئەوروپا هەتە یا لە کوردستانە هەتە بەخوا ڕسمی خانۆکەشی بڵاوەکە بۆ ساختەکی هیچ و پوچ ئێوە بۆ پارە بوون بە پارتی و بنەماڵی بارزانی بە شەرەفم ئەو بنەماڵی بارزانی لیان کەرتر نییە عەزیز ئازان بۆ بەیانی لیان بقەومێ ئەو بنەماڵی بارزانیە هیچ کەس ئەلەمان دوایان ناکەوێت ئەمانە هەمووی درۆکن ها بنەماڵی بەرزانی ئەحمەق باوەڕ بەماناکە هەمەسەی حەسەن و پشکۆنەژمەدین و خوێڕ و مێڕ و نازانم مەهابات و چی ئەلەم بابەتانە شێسێ و کانی و ئەلەم بابەتانە بنەماڵی بەرزانی ئەحمەقی کاکە تەجروبە لە مێژوو ناکە کاتی خۆی هەموو کورد دوای بەناو سۆفا کەوتبوون هەموو کورد بۆ پێشەوە پێشمانکەوە بارزانی تۆ تەڕەزانی هەر هەمووی دوای ئەم بەناو سۆفا کەوتبوون کە وەختی ئاش بەتاڵەکە کرا
500 ماڵ لەگەڵی مایەوە لە ئێرانە هەمووی گەڕانەوە سێ بەشی بوون بە جاش بوون بە ئەمن بوون بە تەواوی قالە فەرەجەکان فڵان فیسارەکان هەر هەموو ئەمانە باشە کاکە هەرمیان بوون بە جاشی باس کەس لەگە بەناو سەفا نەڕۆی بەناو سەفا چی لەگەڵیان بڕۆ ئێسەی شەر وایە بەیانی ئەو بنەمانەی بازانێ لێی بقەومێ تووشی کارە ساتێ بن بە شەرەفم 500 ماڵ دوایان ناکەوێت بەس خۆیان ڕاکەن و تەواو ئەو با باش بیزان پشکۆنش بەدین دوایەکەوێت ها شاوی وەڵی هێلکێ دەبێتەوە لێ ئارە خوادۆتەوە نۆ کاکیژێ نا ساختەچی و کۆڵە نا ئەمەیە کاکیژ جا كرة عزيزة والله أم دنيا جسيلة كومونيستي وما هي كرة أي هوار ولا تو حزبك هبه ناوي حزبي بس حزبي كومونيستي عزيزة باشا العراق كان نازم 6 مليون 10 مليون تو بينش أندامو نبي أي هوار والله يا أرى محمود يعني حزب دوس كم 10,000 أندام به أوان يك أندامي شيء لو عراق يعني كشي دلا برانوسي على بيجي مسؤول بازاري بيجي بو ريفراندوم ولا تو كومونيزمي دوي مسؤول بازاري كي أي هوار باشا كاكا ولا دوي مسؤول بازاري كي تسي أقلا تسي أو حماقته جاء هل أنسي وأزانا خلقي إيشو كارينية دابني شيء خريجي خلنا دلا بريبي كنا بابا من بويا قصيك خلط عادي خلنا وين يبقول بان شيء وش تقول لي تو خلنا تو كاكا إيه خليكي تشينك إيه دوراون إيه طاوون إيه حاشيكم الجيش هنين باشا كاكا بويا عزيزان